والله مامۆستا نازانم زۆ ینی لە ڕەحمی خوای بێ ئومێد نیمە بەس لە خۆم زۆ بێ ئومێدم ینی زۆر شکستم خوا لە ژیانمدا ینی زۆر شتی ناخۆشم بەسەر هات ینی زۆر درم توندە جار بێ درم پڵ دەبی جار بێ دەگریم جار بێ ینی زۆر ئاوات بە مردن دەخوازم ینی لە بوونی خۆم پەشیمان دەبمەوە. جا تۆ تەوێ ئەو هەموو کێشە و ناڕەحەتی و بێ ئومێدیەت من لە 2 دقەیە بۆ چارەسەرکەم. من نازانم بەڕاستی کێشەکەی تۆ دقیقەن چییە بۆی بتوانم فۆکس بکەمە سەر ئەو خاڵ و قسەی لەسەر بکەم. دەستخۆش مامۆستا وەڵڵاهی لە چی بێ ئومێدیت و چی شتێک بۆتە هۆکاری دڵتونیت. من ئەوەمەوێ بۆی من بتوانم قسەی لەسەر بکەم. دەستخۆش مامۆستا وەڵڵاهی من چەند ساڵێک دەبێ زەواجم کرد جیابمەوە. 2 مندارم هەبوو مامۆستا ینی لێیان ئەوە کردم ینی مندارەکانم نەدیتەوە لەسەر لێیان زیاد کردمەوە ینی زۆر بێتاقەت دەبم جاروێ زۆر لە خۆم بێزار دەبم ینی تەماشا دەکەم زۆر ناخۆش یان دەبینی قسەیەکی ناخۆش بەرامبەرم دەکرێتن یان بوختانە یان ئازارە یان دەوروبەرم ینی ئەوانە مامۆستا زۆر نیگەران دەبم زۆر درم پڵ دەبێت. ئێستا لە مناڵەکانت دووریت وە زەواجت نەکردوێتەوە؟ نەخێ مامۆستا. باشە کەواتە هەموو کێشە و گرفتەکانی تۆ دڵتونی و ناڕەحەتیەکانی تۆ دووری مناڵەکانتە. ئەمەش بەڕاستی نایە ناڕەحەتیە بەڵام سیرکە خوشکی گەورە سیرکە با من شتێک بە تۆ بڵێم بۆ ئەوەی ئاوێکی سار بەو دڵە تا بکەم. ئەم مناڵانە سوپاسی خوا بکە کە ئێستا لە لای باوکیانە چونکە 2 ڕۆژتر گەورەش بن کوڕ بن یا کچ بن ئەبێ بڕۆن لە لای تۆ بڕۆن تۆ بەجێ هێڵە. ئێستا ئەوەتە من دایک و باوکی خۆم بەجێ هێشتووە باشە ژنش دایک و باوکی خۆی بەجێ هێشتووە بۆ ئێستا تۆ ئەوەی کەوا زۆر گرنگە لەلات ئەبێ گرنگ بێ لەلات و بێتە مای دڵخۆشیت ئەلحەمدولیلا کە ئێستا ئەمانە لە خانەی بێسەرپەرشتانانین لای باوکی خۆیەتی تۆش ئەبێت بڕوانیتە مستەقبەلی خۆت داهاتوویەک بۆ خۆت دیاری بکەیت. دامەنیشە ئاوا مادام پیاوێک لە ژیانی تۆیان نەماوە هەڵ دەبڕووە جارێکی تر زەواج کەرەوە بەڵام بە شێوازێکی شەرعی و مانای ئەوەش نییە هەر کەسێک هاتە داوات پێی ڕازیبی نەخێر کەسێکی موسڵمان پاکداوێن هاوتەمەنی خۆت نزیک لە تەمەنی خۆت هاتە پێشەوە بڕۆ زەواجی لەگەڵا بکە. تەنیایی بۆ خوا باشە کوردەواری جوانیان وتووە کەس بە تەنیایی نەیتوانیەوە خۆشبەخت بێت. بۆیە هەموو کێشە و گرفتەکانی تۆ ئەگەڕێتەوە بۆ تەنیاییەکەت و ئەگەڕێتەوە بۆ دووری مناڵەکانت. بۆیە ئەگەر تۆ بتوانی زەواجی تر بکەیتەوە بڕۆیتە ژیانی هاوسەرگیریەوە ئەو کاتە هەوڵی بەدەستێنانی خۆشببختی پیاوەکەتە دەی هەوڵی بەدەستێنانی خۆشببختی خۆتە دەی ڕەنگە مناڵش دروست بێتەوە. من ئیمڕۆپیایەکەم بینی وەختی خۆی کێشەکەی مەناسی ئەمزانی چییە لەگەڵ هاوسەرەکەی کێشەی هەبوو هاوسەرەکەی ئەتۆرا و ئەهات و ئەچوو جاسێ مناڵیان هەبوو لەو بینەیە سبحان الله قەدەرەن ئیمڕۆ بینیتە. ئیتر هاتم لاولامی ماچ کردوتی مامۆسا ئیتر پرسیارم لێ کردوتم برا وەزعەکەت گەیشتە چیوتی مامۆسا سوپاس بۆ خوا الحەمدولیلا لە خێزانم جیابوومەوە 3 مناڵەکەم لە لای ئەوە. دوای ئەو چوم هاوسەرێکم هێنا ئێستا الحەمدولیلا خوای گەورە 2 کوڕکچێکی دابوو پێم لە ژنی یەکەم ئێستاش 2 کوڕکچێکی داوە پێم لە ژنی ئەم ژنە. ئێستا مناڵەکان الحەمدولیلا لای دایکیانن گەورە بوونە و مەسرفیانیش ئەەکەم. ئێستا الحەمدولیلا زەواجم کردووە ئەو قەزیەم هەر لەبیر چۆتەوە کەواتە فإن مع العسر يسرا إن مع العسر يسرا. تۆ نابێت تەسلیم ببیتە دیلی ئەم مناڵانە ببیتە دیلی ئەم هەموو خەموخەفەتە لەکوێ پچڵا گرێبە ڕاستە جیابوونەوە دووریت لە مناڵەکانت ئەمە بۆ خۆی ناسۆرێکی زۆر ناخۆشە برینێکی زۆر قوڵە بەڵام ئەبێ ساڕێژی کەیت ئەبێ هەوڵ دەیت بۆی ژیانێکی تر دروستکەیتەوە خۆشبەختی بەدەست پێنیتەوە. من هەمیشە ئەوە وتووە ئەگەر ئەم ژیانە لەسەر کەسێ بوەستایە لەسەر مردنی دایک و باوک ئەوەستا بەڵام ناوەستێت. ڕەوڕەوەی ژیان بۆ کەس تێک ناچێت. ئەوە تا ئێستا 2 وڵاتی زلهێز لە یەکتریەدەن بەڵام ژیان هەر ئەڕوات ژیان ناوەستێ بۆ هیچ کەسێک. بۆیە ئەگەر تۆ پێت وابێت ئێستا تۆ دانیشتویتەوە وەزعەکە ئەگۆڕێت بەم دانیشتنی تۆ هیچ لە قەزێکە ناگۆڕێت و مناڵەکانی شت مادام لە جێگەی خۆیانن گەورە ئەبن و شووەکەن و ژن ئەگەێنن ئەوەی کەوا خەفەتەکە و مەینەتەکەی بۆ مێنێتەوە ئەگەر تۆ جوڵەیەنەکەی بۆ تۆیە. بۆیە هەوڵدە جوڵەی خۆت بکە تۆ ژیانی هاوسەرگیری خۆت بکە بەڵکو خۆشبەختی بەدەست بێنیت و لەم مەینەتی و ناڕەحەتیە ڕزگارت بێت. دەستخۆش مامۆستا بەس ژیان زۆر سەختم ئەنی ناخۆشی لە دوو ناخۆشی ڕوبەتم دەبێتەوە
زۆر لە هەموو شتێکی مامۆستا ژیان تا برێ سەختمە یەکێکی پێ بڵێم بەخوای گەورە پیاوێکی باش بێتە ژیانتەوە یعنی ئەو کێشانەشت کۆتایی پێدێت بەس پیاوێکی باش پیاوێکی دیندار و دەستپاک و داوێن پاک واللهی ئەوانەشت لەبیر ئەچێتەوە یەقینەتە بێت دەست خۆش مامۆستا بەس پرسیارێکی کەشم هەبوو مامۆستا ئێستا دوو کەس زیان دەبینی من ئەلحەمدوللا بەخیلی بە کەس بۆ نابم حەسوودی بە کەس بۆ نابم جار بێ کەسەکە لەو ئاسە لەو یعنی ئەو خۆشی ژیانی شانی ئەوەی نییە کە هەموو شتێکی لۆ دەبێتن ئەو کەسەش کە هیچی لۆ نابێتن زۆر حەزنی ئەو نەما بە من ئەڵێ ئەوەی نەبێ لە ماڵم ئاگای نییە لە حاڵم باشە ئێستا تۆ ئافرەتێکی دووری لە مناڵەکانت طبعا ئەمە خەلەلێکی گەورە و کلێنێکی گەورەی بۆ تۆ دروست کردووە ڕەنگە خزمێکی خۆت ببینیت ئێستا لەگەڵ پیاوەکەیە بێت لەگەڵ مناڵەکانیا بێ هیچ کێشەیەکی نەبێ ظاهیرەن ئێمە وای ئەبینین بەڵام کێ ناڵێ لە ماڵەوە مەینەتی و خەفەتەکەی لە تۆ گەورەتر نییە کێ ناڵی ئێستا حالێن لەگەڵ پیاوەکەیە هەڕەشەیان لەسەر نییە تۆ چوزانی ئەوان چ ئازارێکیان هەیە زۆر جار بۆ نمونە ئێمە خەڵکە بینین زەردەخەناکەن خەڵکە بینین لە دەرەوە دڵخۆشن بەڵام تۆ نازانیت یعنی بانگراوندی ئەم دوانە چه ئازارێکی تایە نازانی ناوەخنی ئەم دوانە زەردە سوورە پەمەیە نازانی چ ڕەنگێکە بۆیە من هەمیشە ئەوە وتووە خی گەورە ئەفەرمێ ولا تتمنوا ما فضل الله به بعضكم على بعض قد تمنای ئەوە مەکەن خوا فەزلی کەسێکی داوە بەسەر تۆیە تو ئازانیە مە فەزڵە نە دایمەن خی پەروەردگار ئەگە شتێکت لێ بسەنێتەوە شتێک دەداتێ ئێستا کۆمەڵی شتی داوە بە تۆ نەیداوە بە کۆمەڵی ئافرەت کە مناڵیشیان هەیە کە لەگەڵ پیاوەکانیشیانە باشە دەوڵەمەنی وا هەیە هەموو شتێکی هەیە سیارەی هەیە باخی هەیە ئیتر لە مەعامیل و لە ڕێز و لە شکۆ و لە هەموو شتێکی هەیە بەڵام تەندروستی لێ سەندراوەتەوە دایک و باوکی لێ سەندراوەتەوە ژنەکەی خیانەتی لێ کردووە کوڕەکەی لە ئاوا خنکاوە کوڕەکەی سوتاوە مناڵێکی سەڵەتانیەتی کەواتە لەلایەکەوە خۆشبەختی پێدراوە بەڵام لەلایەکشەوە لی سەندراوەتەوە بۆیە خی پەروەردگار بەیەکەوە هەموو شتێکت ناداتێ بۆی نەبیتە فیرعون بۆی لە خۆت دەرنەچی لە قاڵبی خۆتا بمێنیتەوە بۆیە ئەو هەموو خەموخەفەتەی تۆوە ئەزانیت بەس تۆ هەتەو خەڵکی تر نییە نەخێشتیوانیە نەخێشتیوانیە سەرمایەدار هەبوو لەم کوردستانە باشە کوڕەکەی هەر بە گەنجی مرد دەی سەیریکە هەرچی پارە و دۆلار و حیساباتی ئەو کەسەی هەیە قەت ناتوانێت دڵخۆشی کاتەوە حەماڵێ لەو دڵخۆشترە کەسێکەوە دوکانێکی سادەی هەیە و کورە کەسێکەوە تەکسی لێ خوڕێ کەسێکەکەوە معاشێکی هیچی هەیە کە ئێستا نایدەنیە ئەو دڵخۆشترە باشە بۆیە یعنی تۆ پێ دوایە بەرامبەرەکە لە تۆ باشتر ئەژێ و لە تۆ دڵخۆشترەوانی غەڵەتی زۆر غەڵەتی زۆربەی هەرە زۆری سەرمایەدارەکان بەخۆشی ئەو ماڵە ناخۆن سوبحان الله و ئێستا ژەگە پرسیاریان لێ بکەی ئەڵێ پارە چیە ڕقەمە هیچ نییە خۆزگەم بە دڵی حەماڵێک خۆزگەم بە دڵی مناڵێک ئەو خۆزگەکەیانە ڕاستە پارە خۆشە لە دنیاە هەت بێ بەڵام هی ئەوان بۆتە ڕقەمش هیچ لە ژیان ناگۆڕێ هیچ نییە قەیچێکە من ڕۆژە لەگە سەرمایەدارێکا قسەم کرد وتم کاکە گیان من ئێوارە ساوەڕ ئەخۆم تۆ گۆشتی بەرق بخۆ لە کۆتاییە هەردووکمان تێرمان خواردووە ڕاستە تۆ متحەیەکی کاتیت تام و چێژێکی کاتیت بەسەر بردووە هەرەو کاتێکەوە تیکەکە جیوە و لە دەم تاماوەتەوە تا گەیشتە قورگت کە گەیشتە ناو مەعیدەت هەروەکو ساوەرەکەی لێدێت ئەیتە خۆ لە ناو مەعیدەیە هەڵا پەڕێ تام و چێژ بدا بە زمانت نایدە تەواو کە چوە خوارەوە چوە خوارەوە کەواتە فەقیرێک و دەوڵەمەنی هەردووکیان تێرە خۆن هەردووکیان پرسیانەکەن لە خواردن ئەم گۆشت ئەم ساوەر ئەم تێر ئەخوا ئەویش تێر ئەخوات ڕاستە ئەو متعەکەی خۆشترە بەڵام ئینسان کە بە قەنەعەتەوە ژیا سبحان الله یعنی ئەو ساوەرە تامی گۆشتەدا لە دەمێ کی بێکێشەیە هەر سەر ئەنێتە سەر سەرینەکە خەوی لێکەوێت بیل لەم هەموو زەرب و تەقسیم و ناقسە ناکاتەوە حیش تەلەفوناتێکی بۆ نایە بۆی بێت دانێک لە دایکیەوە دانێ لە باوکیەوە دانێک لە ئامۆزاکەیەوە دانێ لە خێزانیەوە بۆی دێتەوە ئەیتر سەرقاڵ نییە بە جەنجاڵی دنیاوە خواخەوایەتی نوێژی بەیانی بێ نوێژی بەیانی بکات و بڕاتە سەر کارەکەی بە لاشەیەکی ماندووە گەڕێتەوە بەڵام دەرونێکی ئارام خێزانێکی محتەرەم لە ماڵەوە ڕێزی لێگرێت گۆرەویەکەی بۆ داکەنێت یە خێرات جامێکی ئاوە باد ئەداتە دەستیەوە یاخوا بەخێر بیتەوە ناوچوانی ماچەکە قوربانە بم بەساقەی دڵە بم ئەمانە هەمووی خۆشبەختیە لە ئینسانی فەقیر و هەژارە کە دەوڵەمەنەکان نیانە بەداخەوە بۆیە هەوڵ دەبەم شتانە خۆ دڵخۆشکە داواکارم خی گەورە ژیانێکی پرخۆشی